ماوەی 14 ساڵە ژمارەی دانیشتوانی ژاپۆن ڕوو لە کەمیە و دانیشتوانەکەی پیر بووە. سەرۆکوەزیرانی ژاپۆنیش دەڵێ کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوان و زۆری کەسانی بەتەمەن مەترسیەکی گەورەیە لەسەر وڵاتەکەی. لە وتارێکیدا لە دەستپێکی خولی نوێی پەرلەماندا فۆمیۆ کیشیدا سەرۆکوەزیرانی ژاپۆن ڕایگەیاند کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوون و پیربوونی دانیشتوان مەترسیەکی گەورەیە لەسەر کۆمەڵگا. بەڵێنیشیدا بە چارەسەرکردنی ئەو کێشەیە لە ڕێی دامەزراندنی ئاژانسێکی حکومی نوێ. وتیشی دەبێت کۆمەڵگەیەکی باشتر بۆ منداڵان دروست بکرێت و گۆڕانکاری لە تێکڕای لەدایکبووندا بکەن، چونکە ژمارەی لەدایکبوون بۆ کەمتر لە 800,000 لە ساڵی ڕابردوودا دابەزیوە. سیاسەتی نوێی تایبەت بە منداڵاندا دەڕێژین. پەروەردەکردنی منداڵ گرنگترین بابەتە کاتێک بیر لە ئابووری کۆمەڵایەتی دەکەینەوە. تێکڕای لەدایکبوونی منداڵان بۆ کەمتر لە 800,000 دابەزیوە لە ساڵی ڕابردوودا. نابێت هیچ کات بە فیڕۆ بدەین لە داڕشتنی سیاسەتی تایبەت بە منداڵان. دەبێت کۆمەڵگەیەکی ئابووری بۆ منداڵان دامەزرێنین و تێکڕای لەدایکبوون بگۆڕین. سەرۆکوەزیرانی ژاپۆن لە چوارچێوەی وتەکانیدا بەڵێنیدا بە پشتیوانی زیاتری ئەو خێزانانەی منداڵیان هەیە. وتیشی پلانەکەی لە مانگی حوزەیراندا دەڕێژێت. ماوەی 14 ساڵە ژمارەی دانیشتوانی ژاپۆن کەم دەکا کە لە ئێستادا ژمارەیان زیاتر لە 125 ملیۆن کەسە. بە پێی پێشبینیەکانیش چاوەڕوان دەکرێت ژمارەی دانیشتوانی ژاپۆن تا ساڵی 2060 بۆ 86.7 ملیۆن کەس دابەزێت. ئەگەرچی ژمارەی دانیشتوان لە زۆرینەی وڵاتە پێشکەوتوەکان لە کەمبوونەوەدایە، بەڵام لە ژاپۆن کێشەکە گەورەترە، چونکە بە پێی داتاکانی بانکی نێودەوڵەتی ژاپۆن دووەمین وڵاتە لەسەر ئاستی جیهان لە ڕووی زۆری ژمارەی ئەو کەسانەی تەمەنیان سەر و 65 ساڵە. بانکی نێودەوڵەتی ڕاشیگەیاندووە کەمبوونەوەی ژمارەی لەدایکبوون و پیری دانیشتوان کاریگەری گەورەی بۆ سەر ئابووری و ئاسایشی نەتەوەیی هەیە، بە تایبەت کە ژاپۆن سێهەم گەورەترین ئابووریە لە جیهاندا لە کاتێکدا تێچووی ژیان بەرزە و بەرزکردنەوەی موچەش زۆر سستە. تا ئێستاش سیاسەتی هاندانی ژاپۆنەکان بۆ منداڵخستنەوە کاریگەری سنوورداری هەبووە، چونکە بە وتەی شارەزایان پلانی حکوومەت بە ئامانجی هاندانی گەنجان نییە بۆ دروستکردنی خێزان.